ئافرم خاڵێ مەژێن ئەم گۆرانیش لە پاری لەتیف کەریمیەوە جۆ لێ بووە وەنراوەکانی کاکە هێرە دەربەنی لێرە سڵاوی لێرە بەدە سوپەنجایی کاکە هێمنی خۆشەویست هیوادارم بەدڵی هەموو گوێگەر بیستەرێکی خۆشەویستی بێت. تماشارەکە تا تۆ ببینم بەڵام تۆ ڕۆشتی بووی ببرینم عەشقی زارانم بۆ تۆ نەماوە ڕۆشتی جێدێشتم کردە ماڵەوە ڕۆشتی جێدێشتم کردە ماڵەوە هەروەکو مەلێ بشێوێ لانای لانم شێواوە بەخاتر دانای بەخاتر دانای نیم بە دنیاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە. بەسە لە عیشقی دلۆم منی فریودا لەبەر سەر تۆم من شەرمەزارم تۆ بازاری جارێکتر مەیکە عەشق و دڵداری جارێکتر مەیکە عەشق و دڵداری هەروەکو مەلێ بشێوێ لانای لانم شێواوە بەخاتر دانای بەخاتر دانای نیم بە دنیاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە. ڕاستی تاڵی زۆرتیایە ڕۆشت و جێیەشتم ئەو بێوەفایە چیرە دڵ بکەم تۆی لە من نەبێم شەو بێ ئارامە بێ تۆ ناخەیم شەو بێ ئارامە بێ تۆ ناخەیم هەروەکو مەلێ بشێوێ لانای لانم شێواوە بەخاتر دانای بەخاتر دانای نیم بە دنیاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە. بەخوا حاڵەکەم دوای تۆ شێواوە هەروەکو مەلێک لانە نەماوە هەر کەس بزانێ کە چۆن ژیام بێ ئارامە بێ بۆ دڵی شکام
بێ ئارامە بێ بۆڵی شکاوم هەرواکو مەلێ بشێوێ لانای لانەم شێواوە بەخاتر دانای بەخاتر دانای نیم بە دنیاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە وەک کەشتی غەرقم بە تای دەریاوە